بەڕای تۆ پاراستنی ژینگەی کوردستان تەنیا ئەرکی دەستگاکانی حکوومەتە؟ بۆ ئەوەی ژینگەیەکی پاکمان هەبێت پێویستە هاوڵاتیان چی بکەن؟ من ناوم بیلالە. پاراستنی ژینگە هەرچی هەمومانە، حکوومەت هاوڵاتی دەستگاکان ڕاگەیاندن. بەڵام من دەمەوێت لێرە فۆکس بکەمە سەر ئەوەی کە دەستگاکان ڕاگەیاندن پێویستە بەرنامەی تایبەت یان هەبێ بە پاراستنی ژینگە و زیاتر یارمەتی خەڵکی بدەن لە ڕێگەی بەرنامەی تایبەت بۆ ئەوەی ئەم دیاردنە مینێ و ژینگەکەمان بە پاچی بنێتەوە کوردستانمان هەر بە جوانی بمێنێتەوە. من ڕاستی ئامانس دەرچووی پەیمانگای تەکنیکی دەستگاکانی گەشتیاری پاراستنی ژینگە دەگەڕێتەوە بۆ ئەرچی دوو لایەن. لایەنی یەکەم هاوڵاتیان بە ١٧٠، لایەنی دووەم حکوومەت. ئیتر داوا لە هاوڵاتیان دەکەم یارمەتی حکوومەت بدەن بۆ پاگراگرتنی ژینگەی هەرێم و داوا لە حکوومەتیش دەکەم ڕێنمایی تایبەت دەربکات سەبارەت بە پاراستنی ژینگەی کوردستان. داوا لە هەموو هاوڵاتەکان دەکەین کە دەچن بۆ سەفرە، کە دەچن بۆ سەفرە و سیاحەتی ئەو عەلاقە ئەو زەبرە و شتانە لە دوای خۆیان خاوی بکەنەوە وە لەسەر حکوومەتیش واجبە کە ئەو عەلاقە و هاویەکان و ئەو شتانیان لەسەر خەڵکی داتەوسە بکرێت. من ناوم دەریا محەممەدە، خەڵکی شاری کۆیم پارێزەرم. سەبارەت بە ژینگە بێگومان ئێمە دوو ئەرەکەیە، ئەرچی هاوڵاتی بەرامبەر بە ژینگە و ئەرچی حکوومەت بەرامبەر بە ژینگە. ئەرچی هاوڵاتی بەرامبەر بە ژینگە کە ئەوەیە ژینگەی دەوروبەرەکەی پارێزێ، ژینگەی شوێنە گشتەکان پارێزێ، کە ئەمەش پێویستە ئەرچی حکوومەتە کە ڕۆڵەکانی تاکەکانی کۆمەڵگا خۆشیار بکاتەوە لە پاراستنی ئەو ژینگەیە. واتە ئەرچی هاوڵاتی بەرامبەر بە ژینگە کە ئەوەیە ژینگەی دەوروبەرەکەی بپارێزێ بە جوانترین شێوە، و ئەرچی حکوومەتیش بەرامبەر بە ژینگە ئەوەیە ڕۆڵەکان و تاکەکانی کۆمەڵگا خۆشیار بکاتەوە لە پاراستنی ژینگە. ئەمەش هەر لە مەنهەجەکانی خوێندن و لە پرۆگرامەکانی پەروەردە و فێرکردنەوە دەست پێ دەکات هەتا کۆتایی.